شەڕی غەزایە ئەسایشە هێزن ئەمریکایە و بنکەیەن وێ یەن سەربازی لە ڕۆژهەڵاتە ناوین بە ئەشکرایی لە عێراق و سووریە خستیە بن گەفێ. پەنتاگۆن دەبێژە عێریشên موشکی و درۆنی لەسەر بنکەیەن وێ لەوان وڵاتان لە ڕۆژهەڵاتە ناوین حتا 27 عێریشان بلند بوونە. بێترێ وان لەسەر بنکەیەن ئەمریکا لە عێراق و سووریە بوون. وەزارەتە دەربەیە ئەمریکایە دوێ دەربارەیدا بۆ ڕووداوی ئاخوی. تهلكه ويا سوريا جبوان هزين كو إيران بشتوانيا وان دكه هيا جبر كو أو هروش ريشي ودكن ما اشکره کریه کو مافی امریکا هيا پارێزگاری لبرجواندی سرباز و کارمندین خواه بکه و بگومانجی پارێزگاری لوان دکه. وزیر اوستن جی اشکره کر کو برسوی ددن اگر ام بریاری لسر وی که بدن ام دم و جه بو برسفدانه جبر چند سدمان نابیجن و تشتکی لوزارت در و در ناخینن درباره هر کارکی بکرن کو ام بکن. ئەمریکا بە ئەرمانجا پاراستنە هێز و بەرژەوەندیان خوا تدبیر زێدەتر لە ناوچەیە وەردەگرە. Ez dîro dikarim biryara taybet veguhestina sêste serbazên din bû navçeyên dibin kontrol fermandariyê navendî Amerîkayê rabigihînim. Ev hêz şiyanên zêdetir ji bo hêzên me li navçeyê dabîn dike. Berejî Amerîka di dwazê cotmehê de keştiya Frokehilgir USS Gerald Ford de şandibû deryaya Navarast. Di çardê heman mehê de USS Eisenhower û piştî çar rojan jî USS Mountbatten şandibûn heman navçeyê û zêdetirî 2000 serbaz jî xistine amadebaşiyê.